بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان دوای هەوڵ و لێبڕانی هەمەلایەنەی پارت و ڕێکخراو و کەسایەتە ئیسلامیەکان لایەنە ئیسلامیەکانی کوردستان لە سەروبەندی گەڵاڵەکردنی پرۆژەیەکی هاوبەشدان بۆی بتوانن لە داهاتوودا خزمەتی زیاتری خەڵکی کوردستان بکەن. بە میوانداری بەڕێز دکتۆر خالید حەمەساڵح ئەندامی لیژنەی باڵای کاری هاوبەش تاوتوێ ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. باش زیاتر لە چارەگە سەدەیەک لە بەشداری ئیسلامیەکانی کوردستان لە خەبەتی چەکداری و سیاسی و کۆمەڵاتی و فەرهەنگی لە هەرێمی کوردستان بەڵام هێشتا ئیسلامیەکان نەیانتوانیوە ژمارەیەکی کاریگەر بن لە گۆڕەپانی سیاسی. ئەمە لە کاتێکدایە زۆرینەی هەرە زۆری گەلی کورد موسڵمان و تا ئەندازێکی زۆر پابەندیان هەیە بە جێبەجێکردنی پەرستشەکانەوە. لە سەر نەبوونی ئیسلامیەکان بە ژمارەیەکی گەورە و لە گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان بۆچوونی جیاواز هەیە. هەندێک پیان وایە ئیسلامیەکان درەنگ و خۆکەوتن و خەبات و شۆڕشی چەکداریان لە دوای لایەنەکانی دیکەوە دەستپێکرد لە دژی داگیرکەران و لە ماوەی کارکردنیشان زۆرترین کات و توانیان لە ناوخۆی خۆیان و لە بەرامبەری یەکتر خەرج کردووە. هەندێکیش پیان وایە لە بەرەوەی لایەنەکانی دیکە تەواوی جومگە و دەسەڵاتەکانیان خۆڕە کردووە و لە دەرەوەی خوان ڕێگان بە هیچ لایەنێکی پێکاتەی دیکە نەداوە. زۆر جاریش هێز و دامەزراوە نیشتیمانیەکان بۆ خۆیان بەکارهێناوە بەهۆی پەنابردنیش بۆ ساختەکاری و شەواندنی ڕاستیەکان و ترس و تۆقاندن توانیویانە سەرنجی زۆرینە بەلای خۆیاندا ڕابکێشن ئەگەینا ڕاستیەکان بەو شێوەیە نییە کە ئەنجامی هەڵبژاردەکان نیشانی داوە. ئیسلامیەکانی کوردستان بە تایبەت پارت و لە ناسیاسەکان هەر لەگەڵ یەکەمین خولی هەڵبژاردنەکانی پەرلەمانی لە هەرێمی کوردستان لە سۆنگەی ئەو باوەڕەوە کە سندوقەکانی دەنگدان یەکێکە لە هۆکارەکانی گەیشتن بە ئامانجە ئاینی و سیاسەکان و خزمەتکردن بە خەڵکی ستەمدیدەی هەرێمی کوردستان مڕیاری بەشداربوونیاندا و لەو کاتەشەوە لەگەڵبوونی لەمپەڕ و گرفتی زۆر لە بەردەمیاندا بەشداریەکی کارایان کردووە. ئیسلامیەکانی کوردستان بەردەوام فاکتەرێکی ئەرێنی بوون لە پێناو گەیشتنی گەلی کورد بە مافەنەتەوەی و نیشتیمانیەکانی لەگەڵەوەی بەدرێژایی چارەگە سەدەی ڕابردوو لە دەسەڵاتی سیکۆلاری کوردی ئیسلامیەکان بە جیاوازی پارت و ئینتیمایانەوە بەردەوام ڕوبەڕووی تیرۆر و هەڕەشە بوونەتەوە و پەلامار دراون و ئاستەنگیان بۆ دروستکراوە بەڵام هێشتا ئەوان نەیانویستووە بەدەم ئەم دەنگە نەشازەوە بڕۆن و ببنە بەشێک لە گرفت بۆ هاوڵاتیان. سەرکردە و ئەندامان و کادیرانیان بەناڕەوا تیرۆرکراون بارەگەکانیان پەلامار دراوە بەڵام بەرژەوەندی حزبیان کردوتە قوربانی لە پێناو بەرژەوەندیە نیشتیمانیە باڵەکاندا و بە گفتوگۆ و دانوستان هەوڵی چارەسەری کێشەکانیان داوە. ئیسلامیەکانی کوردستان چ لە ئاستی پارتی سیاسی کۆمەڵگەی مەدەنی بانکخوازان ڕۆڵی گرنگیان ژێڕاوە لە ڕوبەڕووبوونەوەی بیری پەڕگیری و توندوتیژی و لەو پێناوەشدا چەندین سیمینار و کۆڕ و کتێب و بڵاوکراویان هەبووە. میدیای ئیسلامیەکانیش زۆرترین پانتایی داوە بە ڕوبەڕووبوونەوەی گروپ و تاخمە پەڕگیرەکان و چۆنێتی هەڵوەشاندنەوەی فکر و تێگەیشتنیان. ئیسلامیەکان بەشێکی گرنگن لە پێکاتەی سیاسی و کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان. هەڵوێست و هەنگاوەکانیان کاریگەری دەبێت لە سەرتەواوی جونگەکانی ژیان و گوزەرانی خەڵکی لەگەڵ هەموو ئەمانەدا و سەرڕای شکستی لانی ئەلمانی کوردی لە کاروباری دەوڵەتداری لە هەرێمی کوردستان هێشتا ئیسلامیەکان نەیانتوانیوە جێگەی متمانەی زۆرینەی دانیشتوانی هەرێمی کوردستان بن. هێشتا لە نێوگەلێکی موسڵماندا ئیسلامیەکان نەیانتوانیوە ڕێژەی لە سەدا 20 تێپەڕێنن. پاش هەوڵ و لێبڕەنی هەمەلانەی پارت و ڕێکخراوەکان و کەساتیەکانی ڕابوونی ئیسلامی و لە ڕووی هەستکردن بە بەرپرسیارەتی ئاینی و مێژووی و نیشتیمانی لە ئێستادا ئیسلامیەکان مەشغوڵی پرۆژەیەکی نوێن بۆ ڕێخستنی پرۆژە و توژنی کاری ئیسلامی جیاواز لە ڕابردوو بۆی بتوانن کاریگەریان لە سەر گۆڕەپانی سیاسی نێوخۆیی و ناوچەیی زیاتر بێت. بۆ مەبەستاش چەندین کۆبوونەوە ئەنجام دراون و لیژنەی بۆ پێکهێنراوە و تا ئەندازەیەک هیوای بەخشیوەتە هەوادارانی کاری ئیسلامی و بێگومان ئەم پرۆژەیەش بێگرفت و لەمپەڕ نابێت چ لە ئاستی نێوخۆیی یاخود دەرەکی. بەڵام ئای ئیسلامیەکان لەگەڵ بوونی ئەو هەموو گرفتە نێوخۆیی و دەرەکیانەی کە دێتە بەردەمیان لە پرۆژەی کاری هاوبەش دەتوانن سەرکەوتوو بن و کارێک بکەن لە کۆتایی دەی دووەمی 2003دا جێگەی دەستیان جیاواز لە ڕابردوو بنەخشێنن. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سوپاس. ئەگەر لە سەرتاولەوە دەست پێ بکەین مەبەست لە پرۆژەی کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان چیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سپاس بۆ جەناب سپاس بۆ کەناڵی ئاسمانی بەیان بۆ ئەم دەرفەتە.
سڵاو لە بینانەی بەڕێزی کەناڵەکەتان. سەرەتا مەبەست لە پرۆژەکە پرۆژەیەکی ئیمانی سەرەتا ئیسلامی گشتلایەنە لە نێوان ئیسلامیەکانی کوردستان بەلایەنە سیاسی و ڕێکخرا و چین و توێژ و کەسایەتەکانی ناو ئەم تەوژمە ئیسلامیە. ئامانجەکەی چیە پرۆژێ؟ ئامانجی پرۆژەکە طبعاان سەرەتا ئامانجی سەرەتایی ئەگەر ئێمە لە ئامانجە ئاینەکانەوە دەست پێ بکەین. ئامانجی سەرەکی بریتێ لە ڕزامەندی خوای پەروەردگار بۆی ئێمە خەڵکێکی مسلمانین دینداری هەمومان یەک پرۆژەمان یەک ئامانجمان هەیە کە ڕازیکردنی خوای پەروەردگارە. ئەوەیە قەناعەت بە خەڵکی خۆمان بکەین بەو جەماوەری خۆمان بکەین کە ئەو خەڵکە بۆ دین و بۆ دنیای خۆی بژی. ئەو خەڵکە لە پرۆژەیەکی ئیسلامیە قیامەتی خۆی بدۆزێتەوە ئێمە ئامۆژگاری کارێکی دڵسۆز بین بۆ ئەو خەڵکە کە بتوانین ئەو خەڵکە قەناعەت پێ بکەین بۆ خوا بژی. ئیتر ئەگەر خەڵک قەناعەتی بەمە کرد بەڕاستی ئیسلامیەکان چوەکو لایەن چوەکو ڕێکخرا و چوەکو کەسایەتی ئەمانە تەنها ئامرازن بۆ گەیشتن بەو ئامانجە. ئەو دەسەڵاتەی بۆ نمونە کە ئەمڕۆ هەیە ئەم دەسەڵاتە هەر ڕۆژێک لە ڕۆژان بگاتە ئەو قەناعەتەی کە ئەم دەسەڵاتە بەرجەستی ئاینی خوا بکە و ڕایەڵی پەیامەکانی خوا بێ ئەم دەسەڵاتە ئەکرێت دەسەڵاتێک بێ پاک بێ دەسەڵاتێکی نزیح بێ دەسەڵاتێک بێ بتوانین جێی ئومێد و هیواکانی خەڵک بێ جێی متمانی هەموو جەماوەرەکەی خۆی بێ کە زۆربەی جەماوەری ئەو حیزبە و حیزبەکان بە عەلمانیەکانی شۆ جەماوەرێکی خەڵکێکی موسڵمانن خەڵکێکی دیندارن. لەبەرەوە ئەسڵی پرۆژەکە ئامانجی پرۆژەکە ئەوەیە لە ئەساسەوە ئەم ئامانجەی هەیە بەوەی کە ئێمە وەکو خەڵکی ئیسلامی کارمان ئەوەیە ئامانجمان ئەوەیە کە خەڵک بۆ قیامەتی خۆی مشهورێکی خۆی بخوا. يعني خلق أو آمانجي كخوا بو يدرس كردو كافرمي وما خلقت الجن والإنس إلا ليعبدون خلق خواناسيبك خلق الرقي راستي قيامتي خوي بدوزيتو كما أركي بيغمبران بون خوا كباسي أركي همو بيغمبرانك أفرمي ولقد بعثنا في كل أمة رسولا أركي بيغمبران شيبو أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت خلق خواناس بيو يكتابرس بي أما لمروا كيتر آمانج لم بروجي بديتية للريخسنوي نيومالي إسلامي نێوماڵی ئیسلامی بەڕاستی ئێستا دابشبوونێکەیە ئەم دابشبوونە ڕاستە دابشبوونێکی دژبەیەکتر نییە بەڵام ئێمە ئەمانەوە دابشبوونێکی زیاتر تەواوکاری بێ لە یەکتر ئەمانەوە ئیسلامەکان هەنگاو هەڵبگرن لە کوردستانە بەرەو پرۆژەی هاوبەش بەرەو کاری هاوبەش بەرەو دروستکردنی بەرەو یەکگرتنی ئامانجەکان بەرەو یەکگرتنی حتا ڕیزەکانیان لە هەموو ئاستەکانە کەواتە ئامانجەکانی پرۆژەکە لەوە سەرچاوە ئەگرێ کە ئێمە بمانەوە ئیسلامیەکان نێوماڵی کاری ئیسلامی یەک بخەینەوە دوا ئامانجی ئەم پرۆژێ بریتە لە یەکگرتنی هەموو ئیسلامیەکان بەلایەن و ڕێکخرا و تەوژم و کەسایەتەکانیشەوە. بەڵێ زۆر باش بەس وتت ئەمە پرۆژەیەکی ئیمانیە بەس ئەم ڕۆژە لە بەلاغەکەی خۆشتان باستان لەو کە پرۆژەیەکی نیشتیمانیشە بەتەئکید ینی ئەم بێکەوەن ئەم دوو پرۆژێ وەکو عەرزم کردی ئێمە باس لە خواستی جەماوەرێکی موسڵمانەکەین جەماوەرێکی دیندارەکەین لە 95 بۆ 96 دانیشتوانی ئەم هەرێمە خەڵکێکی موسڵمانی سونی مەذهبن کەواتە ئەگەر ئێمە هەر پرۆژەیەک مەبەستی ڕێخستنەوەی نێوماڵی ئیسلامی بەتەئکید ئەڕێژێتە بەرژەوەندی پرۆژە نیشتیمانیەکانیشەوە. یعنی ئەگەر ئێمە ئەم دابەشبوونە سیاسیی کە لە هەرێمی کوردستانە ئەم دوو ئیدارەیەی کە بە شێوازێکی شاراوە بەڵام تەئسیراتی هەیە کاریگەری هەیە لەسەر ژیانی خەڵک ئەگەر ئێمە بتوانین ئیسلامیەکان بکەین بە ڕێژەیەکی سەنگین لە هاوکێشەکانە ئەگەر ئیسلامیەکان ببن بە خاوەنی بڕیاری خۆیان ئەو کات ئیسلامیەکان ئەتوانن هەوێنێکی ئاشتەوایی بن لە بینی ئەم دوو ئیدارەی کە چارەنووسی ئەم هەرێمەی بەراو ئەم قەیرانانە بردووە کەواتە لە دەرەنجامی پەرتەوازەی ئیسلامیەکانە و ئێمە پێمان وایە ئیسلامیەکان ئەتوانن خاوەنی پرۆژەیەکی نیشتیمانی بن ئەم پرۆژەیە کە ئێمە ئەمانەوێ ئیشی لەسەرکەین ئەمانەیە پرۆژەکە لە کۆتاییە پرۆژەیەکی نیشتیمانی بێ بۆ بەرژەوەندی هەموو لایەنەکان بێت چونکە بەڕاستی ئێستا لایەنەکان زمانی لێکتێگەیشتنیان لەگەڵ یەک سواوە زمانی لێکتێگەیشتن نەماوە ینی زۆر جار ئەبینین بەداخەوە کە لایەنە بەناو نیشتیمانیەکانی ئێمە بەناونەتەوەیەکانی ئێمە لە دەرەوە خەڵکانی بێگانە لەسەر سفرە و مێزی ئەوان کۆ ئەبنەوە و دانیشتن ئەەکەن و سازش ئەەکەن بەڵام بۆ خۆمان لە نێو خۆی خۆمانە ناتوانین کارێکی وا بکەین. ئێمە ئەڵین ئەگەر سەرتا ئیسلامیەکان بۆ خۆیان کە خاڵی هاوبەشیان زۆرترە و لێک نزیکترن و زووتر ئەگەنە قەناعەت بە یەکتر ئەگەر ئەمان پێکەوە بتوانن بگەنە پرۆژەیەکی هاوبەش ئەو کاتە ئەم پرۆژەیە ئەتوانێت بێ بۆ هەوێنی پرۆژەیەکی نیشتیمانی لە بازنەیەکی فراوانترە کە دواتر هەموو لایەنە کوردستانەکان کۆ بکاتەوە لەسەر مێزی گفتوگۆ. بەڵێ ینی زۆر باشە بەس قسە لەسەرەوەی سەبرەز باس لەوە کرد کەم پرۆژەیەکی نیشتیمانی بۆ خزمەتکردنی خەڵکە ینی بۆچی ئیسلامیەکان بۆ تا ئێستا بە ڕێزوتەم پرۆژەی بۆی کە دەنگێکی سەنگین بن ینی بۆی تا ئێستا ڕقمێکی گەورە نین
لە کوردستانە ینی ئێستا بۆ نمونە لای ئیسلامیەکان باز دەکەن کە ئەوان گەندەڵ نین مەسەرەن کەسانی دەستپاکن بەشداریان نەکردو مەسەن لە دزینی قوتی خەڵک و لە برسکردنی خەڵک بەڵام بۆچی مەسەن لە هەڵبژارنەکانی بەدەبینی ئیسلامیەکان مەسەن کەمینە لەبەرەوەی ئیسلامیەکان نەیانتوانیوە قەناعەت بەناخی جەماوەرەکەی خۆیان بکەن حتا دەنگدەران مەسەرەن بۆچی خەڵکی ئیسلامی زۆرجار دەنگی داوە بەلایەنی تری غەیری ئیسلامی چونکە ئەوان خیتابی ڕاگەیاندنیان بە قووەتر بووە پرۆژەی بەهێزتریان پێ بووە یا ئەوان لەوانەیە جۆرێک لە جۆرەکان تۆکمەتر دیار بوون لە پێشچاوی خەڵک بۆ نمونە ئەم جەماوەرە ئیسلامی کە ئێمە باسەکەین لە کوردستانە لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان خەوی بەوە بینی بێ ئیسلامیەکان زاڵ بن بەسەر خواستە سیاسی و بەسەر مەبدەئی حیزبی و شەخسەنەکردنی پرۆژەی ئیسلامی بتوانن بە لیستێکی هاوبەشدا ببەزن تا ئێستا ئەم خواستە وجودی نەبووە تا ئێستا ئێمە لە هەموو ئینتیخاباتێکا لایەنە ئیسلامیەکان کە دابەزیون هەر کەسە و ئیدعای کردو بەوەی کە حەق بەمە بەڵام پێشتری مەسەرەن کارێکی هاوبەشە بوونم لە نێوان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی و هەندێک حیزبی تریشیان لەگەڵا بوو ینی وەکو پێویست ینی زیانی لە هەر چوار لایەنەکەدا ئەخر ئەمە ئیشکالەکەیە خەڵکی ئیسلامی ئەم پرسیاری لا دروست بووە بۆ ئێمە بەبێ هەوێنی حیزب عەلمانی و چەپەکان ناتوانین پێکەوە بین تا ئێستا بۆ ئێمە نەمانتوانیوە پرۆژەیەکی ئیسلامی سەر بە خۆمان هەبێ ئێمە نەمانتوانی ئەمە بکەین لەبەرەوە جەماوەرەکەی ئێمەیە ئەگینا من تەسەوورەکەم ئەگەر ئیسلامیەکان خاوەنی دەنگ و سەنگی خۆیان بن ئەوەی کە پێی ئەوتی لە ساحەبەکە ئێستا بووە بە ناسنامەی ئیسلامیەکان وواوێ نائەکرێ وەکو هەندێک لە بەرپرسانی نابەرپرس لە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کە باز لە جەماوەری ئەم تەوژمە ئیسلامی ئەەکەن ئەڵێن ئەم ئینتیخاباتانە پێمانەڵێ لە ساحەبەی جەماوەری کوردستان تیرۆریستن بەوەی کە جەماوەری هەموو ئیسلامیەکان ئەمانی کە دەنگ ئەدەن بە خەڵکی ئیسلامی تیرۆریست بن و هەموو لایەنە ئیسلامیەکانیش تیرۆریست بن خەڵکێکی نابەرپرس ئەم خیتابە ئەڵێ بە خەڵک لە کاتێکا ئێمە پێمان وایە نا یعنی ئەو دڵی خۆی بۆ خۆش نەکا کە جەماوەری ئیسلامیەکان لە ساحەبن جەماوەری ئیسلامیەکان لە 170 زیاترن بەڵام گرفتەکە بە بەڵگەی ئەوەی بڕۆرە مزگەوتەکان بڕۆرە نوێژی جومعەکان بە بەڵگەی ئەوەی بڕۆرە مەولودەکان مناسبە ئاینیەکان جەژنەکان ئەو جەماوەری لە مزگەوتایە جەماوەری کێیە باشە ئەو خەڵکی خەڵک بڵێن جیاوازی هەیە لە نێوان ئیسلامیەکان و مسلمانان یان خەڵکێک باز لەو دەکە بوون نا ئەمە جیاوازی نییە ئەمە ئەسڵەن ناتێگەیشتنە لە ئیسلام ئێمەی ئیسلامی نەمانتوانیوە قەناعەت بە خەڵکەین بەوەی کە ئێمە ئەم یائی نیسبەیەمان هەیە کە پێمانەوت ئیسلامی پێویست بۆیە کە قەناعەت نەتوانرا پرۆژەکە یاخود پەیوەندی بە قۆڕکردنی دەسەڵات و بەکارهێنانی هێز و پارەیە لەلایەن ئەسبابەکان ذاتین ئێمە بە دایمە هەڵەکانی خۆمان دەستی چەوری خۆمان بە خەڵکان نەسڕین ئێمە خۆمان پرۆژەیەکی سەرکەوتومانەوە لە خۆمانەوە بۆکو عەرزم کردی ئێمە ناتوانین زاڵ بین بەسەر حەز و ئارەزوەکانی خۆمانە ناتوانین لەو دائیرە بەرتەسکەی کەبیر و بۆچوونی ئێمەیە کە بیرێکی حیزبی بەرتەسکە نەمانتوانی وەلی بترازین ئەمە سەرەتای قۆناغی هەنگاونانە بەرەو ترازاندنی ئەم مەزەقە ئەم یعنی حاڵەتەی کە ئێمە خۆمان تاقەتیز کردووە ئێمە قسە لەسەر حاڵەتێکی ئیسلامی ئەکەین حاڵەتی ئیسلامی بریتە لەوەی کە خوا کە پێغەمبەری ناردوو کە پەیامی ناردوو قورئانی ناردوو ئیسلامی ناردووە بۆ ئەوەی نەناردووە ئاوا بەرتەسێک بکرێتەوە لە قەباری حیزبێکی سیاسی و لە بارەگا و کۆمەڵێک مقڕاتە نا ئەمە دینی هەموو خەڵکە خوای پەروەردگار بە پێغەمبەر فەرمی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالمین ناکرێ ئەمە قەتیس بکرێت لە چوارچێوەی حیزب و قەبارەی سیاسیە کەواتە ئێمە پێویستە پرۆژەی کاری ئیسلامی بکەین و بە پرۆژەیەکی جەماوەری پرۆژەیەکی نیشتیمانی ئەو جەماوەری کە لە مزگەوتایە ئەو جەماوەری لە مەولودایە ئەو جەماوەری لە نوێژی هەینیایە ئەو جەماوەری کە ساڵانە چەند هەزار کەس تێرەوە ئەڕوا بۆ عەمرە ئەمە هەمووی جەماوەری خەڵکی ئیسلامیە بەس بۆ لە سندوقی ئینتیخاباتە دەنگ نادەن بە ئێمە لەبەروی ئێمە جێی متمانی ئەوانین ئەبێ ئێمە ببین بە جێی متمانی ئەوان بۆ ئەوەی ئەوان دەنگ بدەن بە ئێمەکان نەبوونە جێی متمانەی خەڵک بۆ نمونە ئێستا وەکو باسم کرد ئێستا بۆ نمونە ئیسلامیەکان بەشدارین لەو گەندەڵەی کە هەیە مەسەلەن حیزب ئیسلامیەکان بیرەنەوتیان نێوەکو حیزبەکانی تر خەڵکی ئیسلامی لە هەموو شوێنە نیشانەی خەڵکی دەسپاکە و گەندەڵ نین ینی ڕاستە مەسەلەن بە دیاریکراویەوە کارەکەی ینی پەیوەندی بە چیەوە ڕاستە بەس خەڵکی ئیسلامی کوا پرۆژەیان کوا پرۆژەی بەدیل بۆ نمونە ئێمە باستەواکە ئێمە گەندەڵیمان نەکردووە باشە پرۆژەمان بۆ چارەسەرکردنی گەندەڵی ماوەی ڕابردبوون و لایەن ئیسلامیەکان بۆ مەسەلەی هەمواری سیستەمی حکومڕانی مەسەلەن بۆ ڕوبەڕووبوون و ئیسلام ینی پرۆژیان هەبوو ینی لە ماوەی ڕابردوو ئێمە تا ئێستا بڕیاری سیاسیامان دابەش بووە بەسەر ئەم دوو جەمسەری بڕیاری سیاسی هەرێمە ئێمە نەمانتوانی وە خاوەنی پرۆژەی سربەخۆی خۆمان یعنی بۆ ئیسلامیەکان دابەش بووە بڕیاری ئیسلامیەکان وا دابەش لە کوردستان باشە بەڵام کاوی تۆر ئیسلامیەکان بۆ نمونە ئەگەر دوو جەمسەرەوێت جەمسەرێکیان حەق بێت جەمسەرێکیان نەحەق بێت لە پاڵ کامیان بێت
ئێمە حەق و ناحق لەم معادلەیە نییە ئەمە خلافاتی سیاسیە حەق و ناحق ینی کەس ناتوانێت ئینکاری ئەو بکە ئەو دوو جەمسەری ئەمڕۆ هەرێمی کوردستانی گەیشتۆ بەم قەیرانانە هەردوو جەمسەرەکە گەندەڵن ئەمێنێتەوە ڕێژەیی گەندەڵی بوون لەمەی کە هەیە باشە بۆ ئێمە ئیسلامیەکان نەمانتوانیوە دەنگێکی حەق بین بۆ نەمانتوانیوە خاوەنی پرۆژەیەکی سربەخۆ بین پرۆژەیەک بین کە خۆمان خاوەنی بین ئەم دوو جەمسەری لەسەر کۆ بکەینەوە بۆ نەما ینی ئەمەم ئیشکالەکەی ئێمە ڕاستە دەستمان نەبووە لە گەندەڵیا دەستمان نەبووە لە خیانەتی نیشتیمانیە دەستمان نەبووە لە بە هەدەردانی سامانی خەڵکە دەستمان نەبووە لە سەرکوتکردنی خەڵکە دەستمان نەبووە لە دابشکردنی ئەم هەرێمە و وەلاعاتی سیاسی بەسەر وڵاتانی دراوسەیە دەستمان نەبووە لە پلکێشکردنی هێزی دەرەکی بۆ ناو هەرێمی کوردستان ئێمە دەستمان لە هیچ خیانەتێکی نیشتیمانیە نەبوو ئیسلامیەکان مێژوویەکی پاکیان هەیە بەڵام ئێمە خاوەنی پرۆژەی بەدیل نین تا ئێستا کاک حەکیم ینی ئەمە ئەبێ واضح بێ ئێمە پێویستمان بە پرۆژەیەک هەیە بۆ چاکسازی لە قەیرانی دارایی بۆ چاکسازی لە قەیرانی سیاسی بۆ چاکسازی ئەم پرۆژەیە پێویستە پرۆژەی هەمومان باش بەس ئەو باسی دووزەم سەرەکەت کردیانی لە کوردستان کام دووزەم سەرە گەندەڵەکە ینی ئەو دووجەم سەری کە ئەم هەرێمەیان بەرەو دوو ئیدارەیی بردووە پێشتریش بە دوو ئیدارەی بۆ نمونە لایەنە ئیسلامیەکان لە یاسای سەرۆکایەتی هەرێمە مەسەلەن کە مثلەن بۆی کە سیستەمێکی حکومڕانی تەندروستە بێ ینی مەسەلەن پێداگیریان کردو لەگەڵ پرۆژەدا بوون یعنی پرۆژەیەکی لەگەڵ ئەو پرۆژەیەدا بوونە من لەو قەناعەتەیە بەوەی ئێستا ئەم دوو جەمسەری کە ئەم وڵاتیان بەرەو ئەم قەیرانە بردووە چاوەڕی فڕیاڕەتێکن چاوەڕی پرۆژەیەکن باش هیچ کەسێک خاوەنی ئەم پرۆژەیە نییە تەنها ئیسلامیەکان ئەتوانن خاوەنی ئەم پرۆژێ بن تەنها ئەوانن زامنی ئەم چارەسەرە نیشتیمانیە بن چونکە کوا هێزەکانی تر ئەو هێزانی تر ناگەن ئەوانێک ئێستا حکومڕانی دەکەنەوە آخر ئەم هێزانە هەرێمیان دابش کردو ئەم هێزانە زمانی لێکتێگەیشتنیان لەگەڵ یەک سواوە ئەم هێزانە پێویستیان بە کەسێکەیە کۆیان کاتەوە پێویستیان بە هێزێکەیە مەسەرەن شەڕی ناوخۆ بەچی کۆتایی هات هێزێکی دەرەکی زلهێزێکی وەکو ئەمریکا هات کوی کردەوە و پرۆژەی ئاشتەوایی کرد لە نێوانیانە ئەم حاڵەتی قەیران سیاسیش کە دروست بووە پێویستی بە هێزێکە پرۆژەیەکی پێبێ کە ئەم پرۆژەیە بتوانێت چارەسەری قەیرانەکان بکە ئەگەر ئەوان ئەرزت کەم خاڵم بێ ئەگەر ئەوان قەناعەتیان بەم پرۆژەیە کرد ئەوە کارێکی زۆر باش ئەگەر قەناعەتیان پێ نەکرد ئەو کاتە ئیسلامیەکان ئەستۆپاگە بن لای جەماوەری خۆیان لای خۆیش بەوەی ئێمە پرۆژەی چاکسازیمان پێ بوو کە ئەمە تەوەرەکانی بوو با جەماوەر بزانێ ئەوانە نەهاتنە سەرڕا باش نەهاتنە سەرڕێ زۆر باشە بەڵام ئیسلامیەکان بۆ ینی ئێستا بۆنە لە مەسەلە سیاسەکانی دابەش بوون توانی مەسەلەن هەڵوێسی کیاو بەشیان بۆن لە مەسلەی پەرلەمانە لە مەسلەی سەرۆکایەتی هەرێمە یاخود بە دیاریکراوی دەگونجێ ئیسلامیەکان لە پاڵ زاڵم بن لە پاڵستەم کار بن ینی ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگە بۆ دێت ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگە نادا بۆی کە ئێمە لە پاڵ خەڵکی ستەمکارە بین بەڵام ئێمە بەداخەوە بڕیاری سیاسیمان دابەش بووە بەسەر دوو جەمسەری ستەمکارە یعنی ئێمە جەبهەی حەق و باڵتل نەبووە لەم هەرێمەیە تاوەکو ئێستا ئێمە بڵین ئەم دوو جەمسەری کە هەرێمیان دابش کردووە لایەکیان تەواو لەسەر حەق بوون لایەکیان لەسەر باڵتیل بوون هەردوو جەمسەرەکە دەستیان هەیە لە گەندەڵی دەستیان هەیە لە تاڵانی دەستیان هەیە لە هەموو قەیرانەکانە کە ڕووی داوە لەم هەرێمەیە کەواتە کەسیان ئەستۆپاک نین ئێمە من بەستم خۆمانە من نامەوێ ئێمە قسەمان لەسەر ئەوان نییە ئەوان بەرپرسیارن لە ئێستا و لە داهاتوو و مێژوش بەرپرسیارەتێکە هاتە ئەستوی ئەوان کە ئەم قەیرانەیان دروست کردووە من قسەم لەسەر ئێمەی خۆمان وەکو خەڵکی ئیسلامی ئێمە پرۆژەی هاوبەشمان نییە تاوەکو ئێستا یعنی تا ئێستا یەک پرۆژەم پێ بڵێ ئیسلامیەکان پێکەوە خاوەنی بن داڕشتنیان بۆ کردبێ لایەنە ئیسلامیەکان بڵێن ئەمە پرۆژەی ئێمە بۆ چاکسازی لە هەرێمە وجودی نییە تا ئێستا بەڵام لە کاتی خۆ لە بەشێک لە ئۆپۆزیسیۆن لەگەڵ ئۆپۆزیسیۆن ینی ڕۆڵیان هەبوو ینی من ئینکاری ڕۆڵی ئیسلامیەکان ناکەم ئیسلامیەکان هەمیشە فاکتەری ئیجابی بوون لە کوردستانە جەنابەت پرسیارێکت کرد گوتت بۆ ئێمە جێی متمانەنی لای جەماوەرە من گوتم لەبەروی ئێمە پرۆژەی بەدیلمان نییە باشە پرۆژەی بەدیل دەبێت چی بێ بۆ نمونە بوو ئەم قۆناغە بۆ من ئەو قۆناغی کە خەڵک تێدێ ئەم قۆناغی کە خەڵک تایەتی خەڵک بەڕاستی خەڵک قەیرانی موچەی هەیە خەڵک قەیرانی سیستەمی سیاسی هەیە پەرلەمان پەک خراوە ئەنجومەنی وەزیران کارانیە بە پۆک و پێویست کار ناکە مەسەلەن سەرۆکایەتی هەرێم لە فەراغێکی سیاسی و دەستوریە هەیە قەیرانی دارایی هەیە قەیرانی ئەمنی خەریکە لە کوردستانە دروستە بێ ئەم هەرێمە بۆ بە خەریکابی بە پێگەی شەڕێکی دەرەکی کە ئێمە هەرجاری عەرە بڵێ لا ناقەتە لەنا فیها وەلا جەمەل ئەبێ ئێمە دانیشین وەکو خەڵکی ئیسلامی یعنی تەنها بۆچی تەنها بۆ ئەوەی کە ئێمە سبەینێ خەڵک پەنجەی بەرپرسیارەتی وەکو جەنابەت فەرمووت ئێمە دەستمان نەبووە یعنی عولەما قاعدەیەکیانەیە لەسەر مەسەلەی کێشەی سەحابەکان ئەفەرمون تلکە دیماء طهر الله منه ئەیدینا فلنطهر منه ئەلسینەتنا ئێمە دەستمان نەبووە لە گەندەڵکاریەکانی ئەم هەرێمە بەس با دەستمان هەبێ لە چاکسازیکردنیە خۆ ئیشی پێغەمبەران مەگەر ئیسلاح نەبووە
مەگەر دروشتیان ئەوە نەبوو ئین ئورید و إلا الإصلاح ما استطعت ئەمان نەهاتون خراپەکاری گەلەکانیان یعنی خوای پەروەردگار کە باسی قەومەکانێکا مەسەلەن فەرمێ وەکانە فی المەدینەتی 9 رهط يفسدون في الأرض ولا يصلحون خوا پێغەمبەرێکی ناردووە بۆ ئەوەی ئەم سیاسەتە فاسیدەی ئەم 9 رهطە چاکاتەوە موسا بۆچی هاتووە بۆی ئیسلاحی سیاسی لە نظامەکەی فرعون بکە ئەم دیکتاتۆریەتە لەسەر بەنو ئیسرائیل ئەم دێوەزمەی لەسەر بەنو ئیسرائیل لابەرێ نوح مثلا ئیبراهیم بۆچی هاتووە بۆ ئەوەی ئەو دەسەڵاتە سەپێنەری نەمرود لابەر لەسەر خەڵک کەواتە پێغەمبەرانیشان ئیسلاح بووە ئێمە کاڵین میراتگیری پێغەمبەرانی ئێمەش بێ پرۆژەی ئیسلاحمان پێ بێ بەڵام سەرقاڵی ئێمە بە خودی خۆمان و ئێمە نەمانتوانیەوە بازنەی خۆمان بترازێنین نەمانتوانیوە لە قەوارە سیاسیەکانمان بڕۆینە دەرەوە یعنی هەمیشە لەوانەیە هەممی گەورەمان ئەوە بوو بێ ئێمە لە ئینتیخاباتە ئەبێ چەند کورسی بێنین تا چەند مەسەلەن بەڕاستی قەیران یا بۆ نمونە ئەمە بچووکردنەوەی پەیام و پرۆژەی ئیسلامیەکانە ئەی خەمی گەورە دەبێت چی بێ خەمی گەورە ئەبێ ئێمە خۆمان بەخاوەنی هەموو خەڵک هەموو میلەت هەموو جەماوەر هەموو نیشتیمان بزانین باش حتا ئێمە لەوەیە کەم تەرخەمین بەوەی کە ئەبوو ئێمە سەرەتا مەسەلەن پرسە نیشتیمانەکان ئێمە خاوەنی بین بەڵام بەداخەوە ئێمە درەنگتر خەبەرمان بۆ تۆ لە مۆزوعەکەیە بۆی ئێستا خەڵکی تر بۆ بە خاوەنی نیشتیمانەکان یعنی بۆ نمونە لایەنە ئیسلامیەکان کەی بیریان لە خەباتی چەکداری و سیاسی کردوێتەوە بەدەیەها ساڵ دوای لایەنەکانی تر ئێمە ئێستا باجی دواکەوتوی ئەم بڕیارە ئەدەین ئەگەر کاتی خۆی ئێمە ببووینایە بە خاوەنی پرۆژەی ئیسلامی لە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمە دیکتاتۆریەکانە ڕۆڵێکی گەورە نەبوون بە تایبەتی لە مەسلەی ڕاپەڕین لە مەسلەی ڕاستە بەس ئێمە دواتر چاومان کرایەوە ئێمە دواکەوتین لەمە بۆ نمونە خەڵک لە شەستەکانەوە خەباتی چەکداری هەبووە ئێمە لە هەشتاکانە دەستمان پێ کرد ئێمە ناتوانین ئینکاری ئەم واقعە بکەین ئەمە واقعە ئێمە ئەبێ لەم و دوانەکەوین لەم خاڵانە ئێمە ئەبێ هەوڵ بدەین لەم و دو ئێمە مبادرەمان هەبێ خەڵکی تر خاوەنی مبادرە نەبی و ئێمە پاشکۆی بڕیاری خەڵک بین ئێمە ئەبێ ئیسلامیەکان بن بە خاوەنی بڕیار و ئەمان بن بە خاوەنی مبادرات تا چەند سەرکەوتو ئەبن یا سەرکەوتو نابن هیچ کاتێک ئێمە خۆمان بە مکەلف نازانین لە تحقیقی نەتیجە ئێمە بەرپرسیارین لە کردەوە لە هەوڵ لە ماندوو بوون نەتیجەکان زۆر جار بە پێی خواستی ئێمە نابن ئەمە مۆزوعێکی تر ئێمە لە قدر توانای خۆمان کارەکەین ئێمە ئەسای سحریمان پێ نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێمە هێزی پێشمەرگە و بودجەیەکی زەبەلاح و ئەو هەموو وەلاعاتەمان پێ نەکردراوە کە تا ئێستا خەڵک بە پار و بە قوتی خەڵک کڕیوێتی ئەومان پێ ناکرێت تا چەند خەڵک قەناعەتی کرد بەس گرنگ ئەوەی ئێمە پرۆژەیەکی مقنیعمان پێ بێ بۆ جەماوەری خۆمان بۆ جەماوەری کوردستان بۆی ئێمە بتوانین ببین بەو ڕقەمەی کە لە ساحەفەکە بگۆڕین بە لە ساحەفتا کە عەرزم کرد ئێمە وای دێت ئەگەر ئێمە لە خۆمانەوە بە ئەم پرۆژەی ئێمە کە ئێستا باسیەکەین دەستمان پێ کردووە توانیمان یەک ریزی توانیمان نێوماڵی ئیسلامی ڕێک بخەینەوە توانیمان خۆمان ببین بە خاوەنی پرۆژەیەکی ئیسلامی ڕاستەقینە کاری بانخوازیمان کاری ڕاگەیاندنمان کاری کۆمەڵایەتیمان توانی بیکەینەوە بەکارێکی جەماوەری باشە بەڵام ئەوە دەکرێت لە ئێستا شەو مەسەلەن جیاوازی هەیە لە نێوان و سێلانە ئیسلامیەکە بۆ ئەم پرۆژە ئەمە دەکرێت ئیسلامیەکان ئێستا هیچ جیاوازیەکیان نییە لە کۆمەڵێک خاڵی سەرەکی باشە بەڵام بۆ نمونە هەندێکیان لەگەڵەوەدان تەنا بۆ هەڵبژاردنەکان لیست پێک بێنرێن لەگەڵ یەکگرتن ئەمە هەڵەیە ئەم بۆچوونە هەڵەیە هیچ ئیسلامیەک نەیوتوە ئێمە تەنها لە لیستی هەڵبژاردنا بەشدارە بین هیچ ئیسلامیەکیش نەیوتوە تەنها یەکگرتن ئەوەی من ئاگاداری ئەم پرۆژەیە بم هەموو ئیسلامیەکان کۆکن لەسەروی ئەم پرۆژەیە مەبدەئە دینە لە لای ئێمە قەناعەتە ئیسلامیەکان تا سەر ئێسقان من حەزەکەم ئەو گومانە لای جەماوەری ئیسلام دۆستی کوردستان بڕەوێتەوە کە ئیسلامیەکان ئەم پرۆژەی دەستیان داوەتیە مناوەڕاتی سیاسی تیانە قەناعەتە بە دین قەناعەتە بە مەبدە و قەناعەتیشیان وایە کە ئێمە لەگەڵ ئەم پرۆژەیە ئەبین پاشەکشەی لێ ناکەین هەرگیز هەمیشە لە پێشڕەویدا ئەبین هیچ قەیرانێک هیچ بربەستێک ڕێگەی پێناگرێت ئەکرێ ئێمە هادی و هادیف بین لە هەنگاوەکانمانە یعنی هەنگاوی خاو بنین بەڵام هەنگاوەکانمان هادیف بن چونکە ئێمە ئەزمموی شکست خواردووی پێشووترمان هەیە لەمە ترساوین بەڕاستی ناکرێت ئێمە هەنگاوی خێرا و بەپەلە بنین بەڵام دواتر خوا نەخواستە شکست بخۆینە مۆزوعەکەیە ئێمە ئەمانەوێ هەنگاوەکان بە شێوازێکی خاو بڕۆینە پێشەوە بەڵام فاعیل بن کارا بن پەنجە بخەینە سەر بەدینەکان سیاسی لەم نزیک بوونەوەدانێ بۆ هیچ مەبەستێکی بۆنە بازوەکە بۆی بارودۆخی سیاسی کوردستاندێک حەزب ڕەنگە پاش من ئەتوانم ئەو زەمانەتە بم بە جەماوەری ئیسلامی کوردستان بەوەی کە ئەم لایەنە ئیسلامیانە لەم پرۆژەیان هیچ مەبەستێکی سیاسی دیاریکراو بۆ قۆناغیدێکی دیاریکراو لە پشتێوە نییە زۆر باشە ئەگەر قسە لەسەر ئەو بکەین ئەو لایەنەی کەم پرۆژێ ئێوە دەتانەوێت وەکو لایەنە ئیسلامیەکان و ڕێکخراو و کەسایەتەکان ئیشی لەسەر بکەن یعنی چ بوارێک دەگرێتەوە پەروەردە دەگرێتەوە بانگەواز دەگرێتەوە ڕاگەیاندن
مەسلەی پرسی دەوڵەتداری و پرسە نیشتیمانەکان چی دەگرێتوێنی ئەم پرۆژەیە چی لایەنێک زیاتر لە خۆی دەگرێت هیچ بوارێکی لێ بەدەر نییە بەڵام لە قۆناغبەندی و ڕیزبەندیە ئەولەویەت بۆ کۆمەڵی پرۆژەیە کە ئەبێت تۆ هەنگاو بە هەنگاو بەرەوڕی بڕۆی بۆ نمونە لەوانەیە قۆناغی یەکەممان ئێماگەر بمانێ بەرجەستەی ئەم بڕیاری لێک نزیک بوونەوەی بکەین گریمان ئەگەر ئینتیخابات لە پێش بێ لەوانەیە یەکلیستی بەهێزترین حاڵەتی بەرجەستەبوونی پرۆژەکە بێ لە ناخی خەڵکە ئێمە بە خەڵگەڵین ئێمە بەرەو یەکگرتن ئەچین باشە ئەگەر سبەینی ئینتیخابات و هەڵبژاردن هاتە پێشەوە ئێمە ئەم جارش نەمانتوانی یەکلیسدا بەزینەوە تا چەند متمانەی ئیسلامیەکان جەماوەری ئیسلامی بەم پرۆژەیە باش یەکلیستی چی لە ژیانی خەڵک دەگۆڕێ بۆ نمونە یعنی یەکلیستی ئیسلامیەکانەکە بەهێزێکی یەکگرتو ئەیانکا بەهێزێکی جەماوەری ئەیانکا بەهێزێک کە بتوانن خاوەنی پرۆژەیەکی سربەخۆی خۆیان بن چونکە وەکو عەرزم کردی باش ئێمە بۆچی تا ئێستا توانیمانە لە ئینتیخاباتەکانی پێشووە لەگەڵ خەڵکی چەپ لەگەڵ خەڵکی ڕاست هەمیشە بەشداریمان کردو بە یەکلیست دابەزیوین ئەم پرسیاری کە خەڵکی جەماوەری ئیسلامی پێی حەل نابێ وەڵامی دەست ناکەوێ بۆ ناتوانین بۆ خۆمان خاوەنی پرۆژەیەک بین قەیچێکە باجارێکیش لەبەرخوا خاوەنی پرۆژەیەک بین چەندمان نەتیجە هێنا با ئەمەش تاقی بکەینەوە ئێمە زۆر شتمان تاقی کردوێتەوە بەڵام پێ دوێت تا هەڵوێست و هەڵوێستە سیاسیەکانیان یەک نەخەن ئیسلامیەکان بۆ مەسەلەی واقعی کوردستان مەسەلەی یەکلیستی شتێکی باشە ئێمە ناڵین یەکلیست من دوایی مەسەلەن وەکو چۆن لە پرسە سیاسەکان لە مەسەلەی پەرلەمانە لە مەسەلەی یاسای سەرۆکایەتیەری ئێمە بینوێن ئیسلامیەکان چۆن دابش بوون ینی ئەم دابشبوونە نابێت کۆتایی پێ بهێنرێ ئێمە ئەگەر یەکلیست بووین ئەو کاتە بەتەگیت خۆتۆ یەکلیستی لەسەر چی دروستەکە بێ پرۆژێکی سیاسیت هەبێ ئەم پرۆژە سیاسیە چۆن دروستە بێ ئەم پرۆژە سیاسیە بە هاوبەشی هەمومان داڕێژنی بۆ کرێ بە ڕەزامەندی هەمومان لەسەر خواستی هەمومان کەواتە ئەو کات بە پێچەوانەوە هەڵبەت بناڵێم ئەم یەکلیستیە ئامانجی پرۆژەکەی نا ئەمە وەکو عەرزم کردی هەنگاوێکە لە هەنگاوەکان کە کتێ کاری لەسەرکەین ئەگینا کارەکان و پرۆژەکە لەمە درێژترە لەمە دوورخایەنترە لەمە باڵاترە ئەکرێ بۆ ئەم ئینتیخابات یەکلیستیشدا نەبەزین قەیچێکە هەر کەسەوە احتیفازکە بەخۆیەوە بەڵام ئەم جارە جیاواز لە جارەکانی تر مزایدەکردن لەسەر حاڵەتی ئاینی یەکتر نەکەین مزایدەکردن لەسەر پرۆژەی یەکتر لەسەر هەڵوێستی سیاسی یەکتر نەکەین سەرکۆنی هەڵوێستەکانی یەکتر نەکەین وەکو سێبرا بە سێ لیستی جیاوازدا ئەبەزین بەڵام احتیرامی تەواوی خصوصیەت و بەرنامەی یەکترەگرین و وەپشگیری تەواو لە یەکترەکەین بەس ئەمە ئەگەرێکی نەخوازراوە يعني ئەم ئەگەری کە من ئێستا عرض دەکەم ئەم ئەگەری خوازراو و ئەو ئەگەری کە مقنعە و ئەتوانین بیسەلمێنین بە خەڵک کە ئێمە فعلا توانیمانە لە خۆمان بترازین بیر لە داهاتوو بکەینەوە ئەوەیە کە ئێمە بتوانین بە لیستێکدا بەزین با لایەنێک لە لایەنەکانمان زەرەرەومەند بێ بەڵام ئێمە پێکەوە قازانجەکەین چۆنێنی لایەن هەیە ئێستا بۆ لەو یەکلیستێ زەرەرمەند بۆ چونیە تەوەقوعاتە لەوانەیە من بە قەناعەتی من وابێ بۆ کێ زەرەرمەند بێ من ناتوانم ئێستا ئەمە تەخمینەوەکو عەرزم کردی بەڵام لەوانەیە لایەنێک لە عەقڵی باتینی خۆیە پێی وابێ کە زەرەرەکە بەڵام ئێمە ئەوەی ئیستیقرامان کردووە لە بنکە جەماوەریەکەی لایەنەکانە بنکە جەماوەریەکان هەمان لەگەڵ ئەم برایەتیان بنکەی جەماوەری ئیسلام دۆست سەوت و کورسی ئینتیخاباتی بەلاوە مەطلب نییە حاڵەتە ئیسلامیەکەی بەلاوە مەطلب چونی ئێوەش بۆ هەندێک حیزب قازانجە بۆ هەندێکی هەر زەرەرە ینی نیسبین وەکو عەرزم کردی ئێمە تەوەقع ئەزای چۆنە ئێمە حاڵەتی ڕەئی جەماوەر تۆ ناتوانانی زەمانەتی بکەیت تا سندوقی ئینتیخابات لە سندوقی ئینتیخاباتیشە کێ تەوەقوعێ کرد ترامپ سەرکەوێ بۆ سەرۆکایەتی ئەمریکا هەموو تەوەقوعەکان مخالیفی ئەوە بوون پێیان وابوو جەماوەریین ترامپ ئەدۆڕێ دەی ترامپ مەسەلەن گرەوی سەرۆکایەتی بردەوە لەبەرەوە گرەوکردن لەسەر بۆچوونی جەماوەر منڵێن با ئێمە پێکەوە گرەوکەین گرەو لەسەر حاڵەتە ئیسلامیەکەمان کەین گرەو باش ئەگەر من گریمان من و جەنابەت ئەمانەیە دابەزین من تۆ قەناعەتی بەوە وایە کە دکتۆر خالید موقفی ضعیفە سەوت کەمە هێنێ قەیچێکە دەستی برایەتیم بۆ درێژکەی بۆی سەوتەکانی من لەگەڵ تۆ ڕاست بێتەوە یعنی موقفی ئیمانی ئێمە مەگەر حق المسلمی على المسلمی چییە زۆر باش ئەگەرمەش تەنها بۆ هەڵبژاردن بێ و دواتر ینی وەکو عەرزم کردی ئەم قسەیە تەنها ئێوەی ڕاگەیاندکار ئێڵێن چۆن ئەم قسەیە مەطرح نییە لەوانەیە خەڵک مەسەلەن لەوانەیە 50 دانیشتن کرابێ 50 دانیشتن کرابێ لەم پرۆژەیە هەرگیز هیچ کەس نەیوتووە ئەم پرۆژەیە تەنها بۆ حاڵەتێکی هەڵبژاردنە ئەمە تەنها بەدگومانیە ئامانجی سیاسی شەبێ بۆ هەر لایەک ئامانجی سیاسی هەبێ ینی مەسەلەن هەموو ئێمە ئەگەن قسەمە لەسەر پرۆژەی ئیسلامی هاوبەش کرد ئەبێ ئامانجە سیاسیەکانمان یەک بکەین دواتر دەگرم وڵای ناوبڕێکمانەیە بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دواتە گەڕینە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
نهێنی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆر دووبارە سڵاوت لەبێت ئەگەر قسە لەسەر مەسەلەی ڕۆڵی ڕێکخراوەکان بکەین مەسەلەن جگەر لەو سێ لایەنە ئیسلامیە ئێوە ڕۆک و کۆمەڵێک ڕێکخراوی ئیسلامی لەناو ئەم پرۆژێدا بوونێ بە دیاریکراوی ڕۆڵی ڕێکخراوەکان و کەسایەتەکان لەناو ئەم پرۆژێدا چی؟ ڕێکخراوەکان تقریبان 4 ڕۆڵی سەرەکیان هەیە. یەکێک لە ڕۆڵەکان بریتە لە پێدانی پرۆژە. ئەین تۆ لەوانەیە لە دەرەوەی واقع سیاسیەکە باشتر وەزعەکە خوێنیتەوە، باشتر معادلە و هاوکێشەکانە خوێنیتەوە، تۆ پرۆژە تەقدیمەکەی. ئەمە خاڵی یەکەم. دووەم ڕێکخراوە ئیسلامیەکان لەوانەیە کاری چاودێریکردنی جێبەجێکردنی پرۆژەکانیان هەبێ. بۆ نمونە ئێستا ئەو دەستەی کە پێوتە دەستەی باڵای کاری هاوبەش لەوانەیە ڕێکخراوەکان بەسیفەی چاودێر لەم پرۆژەیە وجودیان هەیە، چاودێری جێبەجێکردنی هەنگاوەکانی پرۆژەکە ئەکەن. لەوانەیە لە خاڵی سێمە بۆ نمونە ئیسلامیەکان مووقفی مشجعیانە بێ، ڕێکخراوەکان با بڵێن ڕێکخراوەکان تەشجیعەکەن، ڕێکخراوەکان کار ئاسانی ئەکەن، ڕێکخراوەکان گومانەکانە ڕەوێنەوە، ڕێکخراوەکان حلولی منطقی پێشکەشەکەن. بۆ نمونە خاڵی کێسە جەنابەت باست کرد، ئێمە لە ئینتیخاباتی داهاتووە لەوانەیە لایەنێکمان مەغدور بێ. ئێمە دین دراسی جدوای ئەم ئینتیخاباتە ئەکەین، سیستەمی ئینتیخاباتەکە کراوەیە، نیمچەکراوەیە، داخراوە چۆنە، و دواتر ئەو لایەنی کە خۆی بە متەضەڕی ڕەزانێ ئێمە چۆن بتوانین زەمانەتی ئەوەی بۆ بکەین کە نایاڵی زەرەرکە. پرۆژەی پێ بدەی، قەناعەتی پێ بکەی بەوەی کە تۆ زەرەر ناکەی لە معادلەیە. بەم شێوازە تۆ زەرەر ناکەی. باشە؟ ئەمە ئیشی ئەوانە. دواتر ئەگەر زانیمان لایەنێک بۆ نمونە وەلەو تا ئێستا ئەمە وجودی نییە، بەڵام ئەگەر زانیمان لایەنێک نایەتە پێش لە پرۆژەکەمان توانین کارتێکی فشاری بەهێز بین. ئێمە ئەو کاتە توانین بە جەماوەری ئیسلام دۆستی مسلمانی کوردستان بڵێین کاکە ئەم لایەنە برایەتی ناوێت و ئەم لایەنە متەڕەدیدە لە پرۆژەی برایەتی. ئەو کات ئێمە بە ئەمانەت و بە شەفافیت ئەمە ئەتوانین بە خەڵک بڵێن. کەواتە ڕاستە ئێمە بەشێک نین لە پرۆژەکە لە لایەنە سیاسیەکەی، چونکە ئیشی ڕێکخراوەکان نییە سەرقاڵی پرۆژەی سیاسی هیچ پۆستی شوەر ناگرن ڕێکخراوەکان نەخێر. ئەمان تەنها وەکو عەرزم کردی پرۆژە پێدانە، چونکە ئیشی ڕێکخراوەکان ئەوەیە پرۆژەیان هەبێ و ڕێکخراوەکان ئەمە بە ئەرکێکی ئیسلامی سەرەتا دوم ئەرکێکی نیشتیمانی شەزانن و لەوانەیە ئەگەر ئەم ئەرکە سەرکەوتوو بێ دواتر بۆ لایەنەکانی تریش ئێمە بتوانین پرۆژەی ئەگەر ئەمە مشجع بێ بۆی کە ئێمە توانیومانە هەنگاوی تیا بنین و توانیومانە تایە بگەینە ئامان دەستکەوتی هەبێ، لەوانەیە ئەمە پاڵنەر بێ بۆ ئەوەی پرۆژەی نیشتیمانی لە باز نەفراوانەکە پێشکەشکی زۆر هەموو بەڵام ڕگەر ئەو سێلانەر لایەنە و تایبەتمەندی خۆی هەبێ چۆن دەکرێ ینی لەم پرۆژێدا ینی چۆن تێڕوانین بۆ تایبەتمەندیانە دەکرێت و پرۆژە هاوبەشە لەوانەیە لایەنێکی سیاسی تێڕوانێکی جیاوازی هەبێت. لایەنە سیاسیەکان لەم قۆناغەیە احتیفاظەکەن بە کیاناتی سیاسی و بڕیاری سیاسی سەر بەخۆی خۆیانەوە. ئێستا پرسی یەکگرتن مەطرح نییە، ینی پرسی یەکگرتن لە ئارادا نییە. ئێمە بڵێن لایەنە سیاسەکان لەم قۆناغەیە یەک بگرن بتوێنەوە لە ناو یەک تایبەتمەندی خۆیان، تایبەتمەندی فکری، تایبەتمەندی سیاسی لە دەست بن. ئەمە ئێستا تا ئێستا نەهاتۆتە ناو پرۆژەکە و باس ناکرێت، ئەڵێن ئەمە ئامانجێکی باڵایە و هەوڵی بۆ ئەدەین. بەڵام ئەبێ کۆمەڵی قۆناغ پێش ئەمە ببڕین بۆ ئەوەی بتوانین بگەینە ئەم ئامانجە باڵایە. کەواتە ئێمە لە داهاتوە هەوڵمان ئەوەیە کە بڕیاری سیاسیمان، هەڵوێستی سیاسیمان، تایبەتمەندی فکریەکانمان لێک نزیک بکەینەوە، چونکە ئێمە تەسەوورەکەین بەوەی ئەوەی ئێمەی ئەم پاشگری بە ئێمە دروست کردووە، پاشگری کاری ئیسلامی یا نازناوی ئیسلامی، کەواتە ئێمە باگراوندی هەمومان ئیسلامیە. ئایا ئیسلام پرۆژەی ناکرێت سێلایانی ئیسلامی لەسەر پرۆژەیەکی هاوبەشکۆ بکاتەوە لە کاتێکا خوا لەگەڵ ئەهلی کتاب کە مخاطباکە فەرمی قل یا ئەهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم. ئەمان ئەهلی کتاب نەسەر ئیمانیان بە یەکتاپەرستینیە، ئیمانیان بە خوا نییە، ئەو خوایی کە ئێمەی پەرستین. بەس خوا فەرمێ تعالوا إلى كلمة سواء. پێمان وان نییە کە ئێمە کەلیمەی سەوامان هەیە وەکو سێلایانی ئیسلامی لە کوردستانە کاتوانین ببین بە خاوەنی پرۆژەیەکی سیاسی هاوبەش، پرۆژەیەکی ئیسلامی هاوبەش لە کوردستانە. من پێم وانی ئەمە وایە ئێمە خۆمان ئەمانەمان لە خۆمان کردو بە دێوەزمە. ئێمە ئەگەر بتوانین لەم قۆناغەیە شۆڕکردنەوەی ئەم بیرۆکەیە بۆ نمونە ئەم دەستە باڵای کاری هاوبەشە میکانیزمی بڕیاردان تایە بە تەوافقە، واتە هیچ لایەنێکی ئیسلامی ناکەوێتە ژێر فشاری ئەوەی ئەبێ بڕیاری بە زۆر پێبی. ئەگەر بڕیارەکان بە تەوافق نەبوون ئەو کاتە بە تەفاهم بڕیارە دەی. بۆ نمونە هیچ لایەنێک
مەغدور نابێ هیچ لایەنێک ناکەوێتە ژێر فشاری لایەنەکانی تر سەر بە خۆی بڕیاری سیاسی خۆی لەدەست نادا بۆی هەیە ئارەزوومەندانە بڕیار لە پرۆژەی هاوبەش بدا بۆیشی هەیە احتیفازکە بەسەر بە خۆی بڕیاری خۆی کەواتە لەم قۆناغەیە ئێمە بە تەوافق بڕیارەکانمانە دەین بەڵام لەوانەیە قۆناغێکی تر هەر بەم تەوافقە هەمومان بڕیار بدەین لەمە دوا پێکەوە بڕیار بدەین بڕیارەکانمان بە ئەغلەبیەت دەرچێت لەوانەیە لە قۆناغێکی ترە بڕیار بدەین بەوەی کە هەر ئەسڵەن ببین بەیەک ئەم دەستە باڵایە ببێ بە دەستەیەکی سەرۆکایەتی هاوبەش بۆ لایەنەکان نیظامی بەڕێوەبردن دەوری بێتایە بۆ نمونە ساڵێک ئەمیندار بێ ساڵێک ئەمیر بێ ساڵێک ڕابر بێ ئەمە گریمانەیە هەموو ئەم احتیمالاتانە واریدن بەڵام ئەمە ئەکەوێتە سەر قۆناغبەندی پرۆژەکە ئێمە تا چەند لە قۆناغە سەرەتایەکانە سەرکەوتوو ئەبین و ئەمە تا چەند پاڵنەرە بێ بۆ هەنگاوی زیاتر و ئومێدی زیاتر بوون زۆر باشە بەس سبار بۆ ڕەنگە لە ئاستی شخص لەناو ئەو پارتانە مەسەلەن گرفت بۆ ئەم پرۆژێ دروستکەیان لەگەڵ پرۆژەکەدان لەگە لە ئاستی دەرەوەی ئەم پارتانش گرفت دروست بکرێت چۆن دەکرێت ڕوبەڕووی یان ئەم گرفتانە ببنەوە یان ئەم گرفتانە چارەسەر بکرێت ئێمە لە ئاستی ناو لایەنەکانە کەسێکمان نەبینیوە تا ئێستا لەو ماوەی کە لەگەڵ پرۆژەکەیان بووین هەستکەین بەوەی کە حەزی بە پرۆژەکە نییە یا لەگەڵ ناولایەنە ئیسلامیەکان هیچ کام و ئەو ئیخلاص و دڵسۆزی و لێبڕانی بەعکسەوە ئێمە لە ناولایەنەکانە بینیمانە هەندێک جار ئیخلاص و دڵسۆزیەکەی ئەوان مشەجیع بن بۆ ئێمە زیاتر سووربین لەسەر بەرنامەکەی خۆمان ینی ئەگەر ئەوان خەمساردانە بەدەم پرۆژەکەەوە بەهاتنایە یا لیل و تەلا بوونایە ئەو کات بەتەکید ئێمە تووشی ئیحباتە بووین بەڵام لەوانەیە لە قۆناغەکانە ئەگەر ئێمە خەمسارد بووبین ئەوان خەمسارد نەبوونتیایە ئەوان بەردەوام مشەجیع بوون لەوەی کە کاری پرۆژەکە هەنگاوی زیاتر و حرسی ئێمە زیاتر بێ لە پرۆژەکە لە دەرەوە وەکو عەرزم کردی خەڵکی دەرەوە بە دڵنیایی لێک نزی بوونەوەی خەڵکی ئیسلامیان پێ ناخۆشە و لەوانەیە پیلانی هەڵوەشانەوەی ئەم پرۆژێشدا بڕێژن بەڵام من حەزەکەم ئەوانەی دەریشەوە کە پیلانی هەڵوەشانەوەی پرۆژەکە یا پێیان وایە پرۆژەکە مەترسێ بۆ سەر ئەوان ئەو قەناعەتە بالای هەموو خەڵک دروست بێ کە پرۆژەی ئیسلامی لەلایەنی پەروەردەی لەلایەنی سیاسی لەلایەنی دینداری هەمووی خزمەت بە حتا ئەگەر دەسەڵاتەکان چەند گەندەڵ بن چەند بێدین بن پرۆژەی ئیسلامی خزمەت بە دەسەڵات و بێدینەکەی ئەوانەکە لە چ ڕوویەکەوە لەوەی خەڵکی ئیسلامی خەڵکی دەستپاک پێ ئەگەێنێ خەڵکی دەمپاک پێ ئەگەێنێ خەڵکی سەرڕاست پێ ئەگەێنێ ئەوان ئیسفادە لەم نەمادیجانە ئەکەن بۆ کاری ئیداری خۆیان ئەوە سیاسیە گەندەڵەکانی ئەوانن ڕژێمەکانیان حیزبەکانی تووشی قەیران کردووە خۆ ئەم حیزبانە ئێستا گیرۆدەی دەستی کێن گیرەدوی دەستی کۆمەڵێک بەرپرسی گەندەڵی خۆیانن ئەوان زیاتر بنکەنی دارایی حیزبەکانیان کردووە دەسەڵاتەکەیان کردووە خۆ ئەو پارەی کە دزراوە ئەو گەندەڵیانی کە کراوە مەرجیە هەمووی چوبێتە گیرفانی حیزبەوە چۆتە گیرفانی کۆمەڵێک بەرپرسی حیزبەکانەوە باش ئەگەر ئەم بەرپرسانە خەڵکێکی سەرڕاست و خەڵکێکی دەستپاک بن کە ئیسلامیەکانم ژۆرە خەڵکانە پەروەرداکەن باشەمە مەسلحەتی ئەوان تەواو نابێ باش ئەگەر ئەوان ئەو خەڵکە کەفوئانی مەسەل ئیسلامیەکان چەند خەڵکی خاوەن بڕوانامە و چەندکی خەڵکی کەفوئیان هەیە ئەگەر ئەوان وەزیرە ئیسلامیەکان ئەدایان ئێستا لە حکوومەتە پەرلەمانتارە ئیسلامیەکان ئەدایان لە حکوومەتە چ وەزیرێکی ئیسلامی تایسە گەندەڵیەکی لێ دەرکەوتووە چ پەرلەمانتارێکی ئیسلامی تایسە گەندەڵیەک خیانەتێک ناپاکیەکی کردبێ بەرامبەر بە میلەتەکەی لە ئەزمموی چەند ساڵی کاری ئیسلامیەکانە باش ئەوان خاوەنی ئەم جۆرە پەرلەمانتار و وەزیر و بەرپرسانە بن باشە لە دەریکا دکتۆربوون لە هەندێک وەزیر لە هەندێک پەرلەمانتار کە بێدەنگیان هەڵبژارد و لە بەرامبەر بوونم لە بەرامبەر ئەو دۆخی کە خەڵک تێدایە ئەو ڕخنە شێ لەلایەن خەڵک ئەمە ئیجتیهادە بۆ نمونە ئەم لایەنە ئیسلامیانە بۆ وەزیرەکانیان لە حکومەت نەکێشاوەتەوە ئیجتیهادیان وایە بەوەی کە ئەمە بەشێک نییە لە چارەسەر ئەمە ئەوەی کە قەیرانەکان قوڵتر نەکاتەوە خۆ لەوانەیە پێکابێتیان لەمەیە لەوانەیە نیان پێکابێت بەزماوەسم هەندێکیان ڕەنگە بڵە هەندێکیان وەکو پێویست نەبوو ڕەئی سیاسیش بوونی قەتعی نییە کاک حەکیم یعنی بۆ نمونە ئەوەی کە با بڵین گۆڕان کردی لە وەزعی کە گوزەرا و کە ڕوویدا 100% دروست بوو ئەو ئاراستەی کە قەیرانی سیاسی هەرێمی بەرەو ئەم حاڵەتی لێکترازانە برد ئەمە ئەبێ پرسیار بکرێ ئەبێ مەسەلەن هەموو لێکدانەوە بۆ هەموو دەرەنجام و هەموو ئەو احتیمالاتانە هەموو ئەو چارەسەرانی بۆ قەیرانەکەی دروستکردیان گۆڕان مەبەستم ئەوە نی ئێمە بڵین لایەنێک ئەستۆپاکە لە قەیرانەکە ئەڵێم هەمومان ئێمە پێویستمان بەوە هەیە مەبەستم لەوەیە کە کاری سیاسی ئیجتیهادی مطلق حەقی مطلق سەوابی مطلقی تیان نییە ئێمە ناتوانین بڵێن ئەو ئیجتیهادی کە فڵان لایەن کردی 100% بۆ وای هەمومان وامان کردایە ئەبێ ئێمە بە هەمومان هەوڵ بدەین قەیرانی خوڵقاوە چارەسەر بکرێ بە تەکید پارتی زۆری قەیرانەکان لە ئەستوی پارتی بەرپرسانی پارتی ئەوان چونکە ئەوان پشکی باڵایان هەیە
ئەوان زۆربەی جونگە هەستیارەکانی دەسەڵات لەژێر دەسی ئەوانەیە زۆربەی دارایی دەسەڵات لەژێر ئەوان پشتی گەورەتریان بەرەکەوێ مەبەستم قسەکەی جەنابتە کە تۆڵی وەزیرە ئیسلامیەکان بۆچی پاشەکشەیان نەکرد یا بۆچی ئەدایان ئەمە مەسەلەی ئیجتیهادە ئەمە مەسەلەی تێڕوانینی سیاسیە ئێستا بۆ نمونە کاتی خۆی ئۆباما تەسەورێکی هەبوو بۆ ئەزمەی عێراق ئێستا ترامپڵێ ئەڵێ ئەو هەڵەی ئێمە لە 2023 کردومان هەڵەیەکی مێژوویە نابێت دووبارە بێتەوە هەردووکیشیان دوو سەرۆکی ئەمریکان و گەلی ئەمریکا هەڵی بژاردون کەواتە ئەم بۆچوونە سیاسیانە و دەرەنجامی بۆچوونەکان احتیمالی ئەوە هەڵە بکەین ئیسلامیەکان پێت وایە تۆ بە بچوونی کەواتە هەڵیان کردو مەسەلەن لە کاری سیاسی ماوەی ڕابرد من پێم وانەیە ئێمە ئێستا لە قۆناغی سەرکۆنەکردنی یەکتر بین لەسەر هەڵەکانی ڕابردوو ئێمە ئەڵێن لەژێر ڕۆشنایی هەڵەکانی ڕابردوومانە با هەنگاو بۆ پرۆژەیەکی سەرکەوتوی داهاتوومان دابڕێژی بەس بەڕێزوتر ڕەنگە لە دەرەوە پیلانەبێ بۆ وەشاردنەوەی ئەم کارە هاو بەشە یعنی چی بکرێ بەوەی کە ئیسلامیەکان خاوەن بڕیاری سەربەخۆی خۆیان بن مەسەرەن نەکەونە ژێر کاریگەری مەسەرەن لایانی دەرەکی لایانی ناوخۆ خاوەنی مەسەرەن بڕیاری خۆیان بن ئەو ئەکەوێتە سەر ئێمە بۆ خۆمان تا چەند قەناعەتمان بە خۆمان هەیە تا چەند قەناعەتمان بەسەر بەخۆی بڕیاری خۆمان هەیە ئێمە دڵنیاین لە نەزاهەتی لایەنە ئیسلامیەکان لە ڕووی سەرکردایەتی و ئاستی باڵایان بەوەی کە ئەمانە لە بازنەی بەرژەوەندی کەسانین و دەروێشی تیش تەریقەتێک نین ئەمانە خاوەنی بڕیاری سەربەخۆی خۆیانن هەر ئەوە شوای لێکردین ئومێدمان بەوە هەیە ئەگەر ئەمانەوانە بوونایە جی ئومێد نەبوون بەڕاستی ئەگەر ئێمە بمان زانایە تەسەورێکمان هەبووە چەند زەعیفیش وایە بمان زانایە کە بڕیاری ئەمان بەدەست خۆیان نییە بە دڵنیاییەوە کارکردن لەسەر پرۆژەیەکی هەر شێوەیە زەکبێک بە مردووی لەدایک بێت بڕیاریان بەدەست خۆیانە و یەقینمان هەیە کە بڕیاریان بەدەست خۆیانی یەقینیشمان هەیە کە بوێرن یەقینیشمان هەیە کە ئەم هەنگاوەیان پێکرێ ئەمانە ئەتوابن بن بە کاریزمایەک بۆ ئەمڕۆ بۆ داهاتوو بۆ مێژووی خۆیان کە لە سەردەستی ئەمانە ئێستا خوا دەرفەتێکی داوە بم بەڕێزانە ئەمان ئەتوانن بن بەو کاریزمایی کە مێژوو باسی بکا کە لە قۆناغەکان ئەتوانی وانە کاری ئیسلامی بەیەک بگەێنن ئەم هەلێکی زێڕینە با کەس لەدەست خۆی نەدا ئێمە ئەتوانین لە ئاستی ئەم بڕیا ئێمە لەم سەرکردانە ڕائەبینین لە گەورەیی لە مێژوو لە ئێستایان ڕائەبینین کە خاوەنی ئەم بڕیارە بن هیوادارین ئەو جەماوەرە ئیسلامیەش بێهیوا نەکەن لەوەی کە خەڵک ئەم ئومێدی پێیانە تا چەند لە ئاسیە ئومێدەیە ئەبن ئەو کات ئەوانە خۆیان بەرپرسیارەتی ئەوان بەرامبەر بە ئێستا بەرامبەر بە قیامەت و خوا بەرامبەر بە ڕابردوو مێژوو زۆر باشە بە هەندێک بۆنم لە دەرەوەی لایەنە ئیسلامیەکان پێیان وایە نزیک بوونەوەی ئیسلامیەکان بە خەتەر دەزانیانی بەدگومانیان هەیە لەم لێک نزیک بوونەوە مەسەلەن لێک نزیک بوونەوەی ئیسلامیەکان خەتەرە بۆ سەر مەسەلەن هەرێم و بۆ سەر بۆچی ینی ئیسلامیەکان بە درێژایی میژوو لەوانەیە لە چەند ڕووبەرێکی جوغرافی ئیسلامیەکان دەسەڵاتیان هەبوو بێ لەکوێیە ئیسلامیەکان بۆ نمونە ڕۆژێک لە ڕۆژان بیریان لەوە کردوێتەوە پلکێشێکی هێزێکی دەرەکی بکەن بۆ ناو هەرێم کەی خیانەتێکی نیشتیمانیان کردو ئیسلامیەکان کەی ئیسلامیەکان بۆ نمونە دژ بە بەرژەوەندی میلەت بڕیاریان داوە لە قۆناغێک لە قۆناغەکانە ڕۆژێک نەبوو ئیسلامیەکان دژی بەرژەوەندەکانی خەڵک بە با مێژوو بیڵێ با مێژوو بێڵێ هەموو ئیسلامیەکان و تەوژمە ئیسلامیەکان تەنانەت کۆنە مستەشارێکی تیانە ئیسلامیەکان خەڵکێکیانتیان نییە کە کاتی خۆی بۆلایەکی باڵای کۆنە مستەشاریان تێدایە من نازانم ئەو پرسیارە جەناب دیانی تۆ بۆ پرسیارەکان لە منەکەی تۆ بۆ خۆ دەزانی ئەمە وەڵامەکانی ئەرێنین بەڵێ لایەنەکانی تر خەڵکیانتیایە کە نەک ئەو کاتە دوای ڕوخانی بەعسیش پەیوەندیان بەڕژێمەوە هەبوو لەسەر ئاسی زۆر باڵای مەکتەب سیاسی و سەرکردایەتیانە و مەلەفیان هەبوو هەمویان مەلەفەکانیان گیراوە ئیسلامیەکان لە ڕوو ئەنفالچێتی و ئانۆ پێ پاکن چه پەیوەندیەکیان هەبوو ئیسلامیەکان بە پرۆژەی ئەنفالەوە چیان ینی چ خیانەتێکی نیشتیمانیان کردووە چ سەرکردەیەکی ئیسلامی دۆسیەیەکی بەعسیبوونی هەبووە دۆسیەیەکی بەکرێگیراوی نەک حتا بۆ ڕژێمەکانی تر ئێمە ئەمە هەرێمەکە کراوە بە گۆڕەپان بۆ یەکلاکردنەوەی ململانی سیاسیەکان و هێزی دەرەکی هێنراوەتە هەولێر و هێزی دەرەکی هێنراوەتە کۆی و کۆکوێ کە ئیسلامیەکان دەستیان هەبوو لەمانەیە لەبەرەوە بۆچی ئەبێ پرۆژەی ئیسلامیەکان مەترسی بێ بۆ سەر خەڵکی تر مەترسی بۆ سەر گەندەڵی بە وچوونیەوە نا مەترسی نییە بۆ سەر گەندەڵی پرۆژەی ئیسلامی خزمەتە بە چارەسەرکردنی ئەو مؤسسەی کە بە گەندەڵ گەندەڵ کاران دروست ناکە با گەندەڵکاران خۆیان ئیسلاحکەن تۆ ئەتەوێ خزمەتی پێ بکەی گەندەڵکاران نەخۆشن تۆ عیلاج ئەتەوێ پرۆژەیەکی معالەجە دروستکەی تۆڵی کاکە ئەمانە عیلاجن تا ئێستا گەندەڵیت کردووە لەم و دوامەی کە خۆ میلەت چی ئەوێ ئێستا ئەو خەڵکی کە ناڕازی و هاتوۆتە سەر شەقام داوای قوتی خۆی ئەکا خۆ داوای گۆڕانکاری سیاسی نەکردووە خۆ داوای نەکردووە دزیەکەی ئەوان بچێتە گیرفانی ئەمەوە خەڵک داوای نانەکە بۆ ئەوەی بژی
ئێمە پێیان ڕین تا ئێستا دزی و گەندەڵیتان کردووە بەس لەم دووە ئێوە نەخۆشن ئێوە پێویستە عیلاج وەرگرن چێ نەخۆشن ئەو دوو بەرپرسە گەندەڵەکانی کە ئەم هەرێمەیان بەرەو ئەم قەیرانانە ڕوبەڕ ئەم قەیرانە نەخۆشییانێ لە ڕووی ئەخلاقیەوە نەخۆشن لە ڕووی ئاینیەوە نەخۆشن لە ڕووی داراییەوە نەخۆشن لە ڕووی کۆمەڵایەتیەوە نەخۆشن لە ڕووی دارایی و نەخۆش بوونێنی چۆن لە ڕووی دارایی یعنی لە ڕووی داراییەوە ئەمانە هەمیشە پارەیان کردووەتە گیرفانیانەوە تووشی نەخۆشیەک بوون کە ئەم نەخۆشیە پێی ئەوتێ فەقری مزمین چاویان تێر نابێ گیرفانیان پڕ نابێ ئەمە فەقیری ئەمە نەخۆشی نییە یعنی تۆ پارە و بۆچی ئەوێ چەند ئەژی لە تەمەنتا وەرە کاکە هەموو ڕۆژێکی تەمەنی تۆ دەفتەرێ دۆلاری بۆ دانێ 100 ساڵیش گریمانە بژی ئێباقەکەی بگێڕێرەوە بۆ میلات لە نەخۆشی لەمە خۆ نەخۆش شەڵڵا ئەمانەش وەک نەخۆشی تر لە عیادە بکەوتنایە و خەڵک خزمەتی کردنایە باب ئەمانە نەخۆشی مشەخۆرن ئەمانە بەکتریان ڤایرۆسن ئەمانە طفەیلیاتن ڤایرۆس بۆ خەڵک ئەی ناخۆ ئەمانە قابلە خۆ بە تەسەوەری تۆ ڤایرۆس نین نام پرسیارەکەم کاتەوە بۆ چونێ بۆ بوونە ئەم ڤایرۆسە ئەمە مشکلەکەیشی ئەوەیە ئەمە ئەگەر معالەجە نەکرێ بەردەوام لە تەشەنەکردنایە یعنی ئێمە پارمان لەم ساڵمان باشتر بوو پێرارمان لەم ساڵمان باشتر بوو 10 ساڵ لەمەوە پێشمان لەم ساڵمان باشتر بوو ئەم ڕژێمە بەردەوام گەندەڵتر ئەبێ ئەم قەیرانانە بەردەوام قوڵتر ئەبنەوە لە ناقی خەڵکە یعنی لە قەیرانی شەڕی ناوخۆیشە نەبووە مامۆستا مەسەرەن موظف 6 مانگ معاش وەرنەگرێ نەکراوە بە ڕوب عموچە دەوام بە خەڵک بکرێ ئەی تۆ تەسەورەکەی لەمە زیاتر چی بە خەڵک بکرێ چی ماوە بە خەڵک بکرێ خەڵک کارەبای نییە خەڵک نانی نییە خەڵک موچەی نییە خەڵک ئاوی نییە چی یعنی خەڵک چی هەیە لەم کوردستانەیە ئەمە سەرەتاییترین مافەکانی مرۆڤن دێن لەسەر تەلەڤیزۆنیش لاف و گەزافی لیبرالیەت و دیموکراتیەت و مافی مرۆڤ بە ئێمە ئەفرۆشنەوە کام مافی مرۆڤ تۆ بڕۆ جارێک گەندەڵەکانی خۆت و حیزبەکەت چاکە تۆ بڕۆ مافی میلەت بگێڕەوە ئەو کاتە باس لە مافی میلەت و باس لە ئازادی بیرۆڕا و باس لە لیبرالیەت بۆ خەڵک بکە تۆ باسی ئەزمموی ئەوروپا بۆ ئێمە ئەەکەی نە دموکراسەت و مافی مرۆڤ لە کوردستان نەماوە کامی بەرجەستەیە لە کوردستانە یعنی ئەگەر پەرلەمانتار مافی نەبێ بڕواتە هەولێر ئەگەر سەرۆکی پەرلەمانێکی شەرعی مافی نەبێ بڕواتە هەولێر ئەگەر خەڵک سەرکوت بکرێ و دەمکوت بکرێ نەتوانێت داوای نانی خۆی بکە کام دیموکراتیت بە خەڵکە فرۆشینەوە ئێمە عادی ئەم بەڕێزە لیبرالانە ئەم بەڕێزە مافناسانە ئەم بەڕێزە دیموکراس خوازانە کوا بەرهەمی دیموکراسی کاتی چارەکە سەدەیەک لە 4 محافظەیە لە 4 محافظەیە بەو بوجە زەبەلاحەوە کارەبایان پێدابین نابێت تا ئێستا ڕێگوبانیان پێچا نابێ قەیرانی داراییان پێ چارەسەر نابێ ئەم هەموو داهاتە بۆ پێ ڕۆشتووە کوا ئاوەدانی هەرێم کوا بوژانەوە کوا ئاوەدانکردنەوەی ژێرخانی ئابووری ئەوە نەوتی کەرکووک و ئەوە کەرکووکیەکان کەرکووک شاری کەرکووک لە شارێکە چێکە ئەو هەموو بەرهەمە نەوتی تا بەرهەمە هێندێ بۆ کێ سەرفەکرێ داهاتەکەی بۆ کوێ ئەڕوە کەواتە پرۆژەی ئیسلامی بە بەستی چارەسەرکردنی ئەم حاڵەتانەیە ئێمە پێمان وایە ئەم پرۆژە دەتوانرێ ئەم حاڵەتانە کۆتایی پێوێنێ بۆ نمونە بەرز مەسلەی ڕوبەڕبوونەوەی گەندەڵی دەتوانرێت ئەمە بکەن مەسلەیەوەی کە داهات بۆ خەڵک بگێڕدرێتەوە ئێمە تەسەورەکەین ئەبێ هەوڵ بدەین خۆ نابێت سەوسان دانیشین چاوەڕێ بن ئەوانە ئەو نەیتر ئەم هەرێمە بە قوڕا بەرن ئەی نابێ خەڵک هەوڵی ئیسلاح بدا ئەی نابێ خەڵک چاکسازی بکە ئەی ئەرکی ئیسلامیەکان و عەرزم کردی ئەرکی پێغەمبەران چی بوون خوا بۆ پێغەمبەرانی ناردووە خوا پێغەمبەرانی ناردوو ئیسلاح بکەن لەناو کۆمەڵگاکانە خوا پێغەمبەرانی ناردووە مافی خەڵک بسەنەوە خوا پێغەمبەرانی ناردووە خەباتکارێک و داکۆکیکارێکی سەرسەخت بن لەبێنەوە مافی جەماوەرەکانیانە کردویشیانە یعنی موسا گەلی بنو ئیسرائیل لە دەسەڵاتی فرعون ڕزگار کرد فرعون لەسەر دەستی موسا لە ناوچوو ئیبراهیم مەسەلەن توانی ئاخرەکەی کۆ بە دەسەڵاتە دیکتاتۆریەکەی نمرود بە نوح دواتر خوا گەلەکەی لەناوە بە شوعیب مەسەلەن لوط مەسەلەن ئەم پێغەمبەرانە لە غەیری ئەرکی ئیسلاح چیتریان هەبوو لەناو کۆمەڵگاکانی خۆیانە ئەگەر ئیسلامیەکان ئەم ئەرکە نەکەنەوە ئێستا بەرامبەر بە هاو نیشتیمانی خۆیان مەگەر سوودی بوونیان چییە ئێمەش تەنها وەک لایەنێکی سیاسی هەوڵی دەسەڵات و پارە و کورسی و مەنسەب بدەین ئیشی ئێمە نییە بەڕاستی ئیشی ئێمە نییە ئیشی خەڵکی موسڵمان ئیسلاحە بۆی خوای پەروەردگار لە قورئانە لە کەم کاتە باسی سەرکەوتن ئەکا بۆ حاڵەتی ئیسلامی بۆچی باسی سەرکەوتن ناکە بۆ حاڵەتی ئیسلامی چونکە سەرکەوتن نەتیجەیەکە خوا ئەیدا ئێمە عەمەلمان لەسەرە کردەوەمان لەسەرە هەوڵ ماندووبوونمان لەسەرە خوا سەرمان بخا یا سەرمان نەکا ئیشی ئێمە نییە یعنی ئێمە وەکیلی خوانین تا دینی خوا بەرقەرارکەین و دینی خوا بکەین بە دەسەڵاتێکی باڵا ئەو ئیشی خوا خۆیەتی خوا ئەگەر بیەوێ خۆی ئەیکا لەبەرەوە خوای پەروەردگار کە باسی موسڵمانانە کاکە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا هل أدلكم على تجارة تنجيكم من عذاب أليم أفلم تؤمنون بالله ورسوله وتجاهدون في سبيل الله بأموالكم وأنفسكم خوا أمانة همي باسكا دوا يغفر لكم من ذنوبكم ويكفر عنكم أمانة بوكا
ئاسیدیکە خوا هەموو باسی ئەمانە لە ئەخینی هەموو مۆزوعەکانە ئەفەرمێکی وأخرى تحبونها نصر من الله باشە زۆر باشە ئەمە شتێکی زۆر لاوەکی ئەم نصر من الله شتێکی زۆر لاوەکی زۆر کەماوە سەبارەت بەوەی کە 25 ساڵە مەسەرەن خەڵک مەسەرەن هێزەکانی تاقی کردوەوە پارتی تاقیکردۆکی تاقیەوان شکستیانە ناو چۆن بکە ئیسلامیەکان جارێکی تر خەڵک متمانەیان پێ بدەیانی لەم قۆناغەیە خەڵک تاقیشمان کێتەوە ئێمەش فاشی لە بین بۆ لەبەروی پرۆژەمان نییە لەبەروی یەکدەنگ نین لەبەروی هاوڕا و تەبانی لەبەروی نێوماڵی خۆمان شپرزە باشە چ کاتێک دەتوانین لە تاقیکردنەوەکە سەرکەوتوو بن ئەو کاتێک ئەگەر ئێمە ڕیزەکانی خۆمان بێخست نێوماڵی خۆمان ڕێخستوانیمان ببین بە خاوەنی گوتارێکی ئاینی یەک ئاراستە یەک ئامانج ریزەکانی خۆمان ڕێخستەوە ئەو کاتە ئەتوانین ببین بە خاوەنی متمانی جەماوە بە خاوەنی ڕای جەماوە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر خالید محەممەد ساڵح ئەندامی دەستەی باڵای کاری هاوبەش سپاس بۆ بینەرانی بەرە سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ